یەکێک لە سێرترین ئەشکەوتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێرێ لە نزیک بەیروت. لەناوە ئەشکەوتە کە لە ناو دڵی چیایەکدایە نزیکەی 10,000 مەتر ئاوێک بەناو ئەشکەوتا تێپەڕ دەبێت. حەز دەکەم بیبینم بزانم کەش و هەوای ئەوێ چۆنە. لە نێو دڵی چیایەکدا ڕووبارێکی بچووک بە نێو ئەشکەوتێکدا تێپەڕ دەبێت. ئەوێ ئەشکەوتی جەعێتایە. 20 کیلۆمەتر لە بەیروتی پایتەختی لوبنان دوورە. ئەشکەوتەکە وەکو تونێلێک وایە، دەبێت بە ڕێڕەوێکی دوور و درێژ بە بەلەم بە نێویدا تێپەڕیت. لە کەش و هەوایەکی ئارامدا دیمەنە جوان و دڵڕفێنەکەی ئەشکەوتەکە سەرنجەد ڕادەکێشێت. ئەمە شکەوتە بەناوبانگترین و گەورەترین و جوانترین ئەشکەوتە لە لوبنان. درێژەکەی 10,000 مەترە. بەرزی ئەشکەوتەکە 108 مەترە. بینایەکی 35 لە نێویدا جێی دەبێتەوە. لە کاتی چوونت بۆ نێو ئەشکەوتەکە لە هەر مەترێکدا دیمەنێکی جیاواز دەبینیت. ڕەنگی جیاواز دەبینیت. توانراوە ژینگە سروشتەکەی ئەشکەوتەکە بپارێزرێت. ئەوەش پرۆسێکی گرنگ و پڕبایەخە. سەرچاوەی ئاوی نێو ئەشکەوتەکە کانیەکانی چیاکان. پێک هاتەی چیاکە بەردی کلسا، بۆیە توانای هەڵمژینی ئاوی بارانی زۆرە. دواتر ئاوەکە وەکو کانیەک دەچێتە نێو ئاوی ئەشکەوتەکە. ئەو ئاوە 5 کیلۆمەتر دەبڕێت و لە پاڵاوگەیەک دەپاڵێورێت. لە سەدا 75 دانیشتوانی بەیروت ئەو ئاوە دەخۆنەوە. جوانترین شت کە بەرچاوم کەوتبێت لە جوانترین دیمەنەکانی سروشت ئەشکەوتی جەعێتایە. تەمەنی ئەو ئەشکەوتە بۆ میلیۆنان ساڵ دەگەڕێتەوە. بە ڕووناکی جۆرە و جۆر ئەشکەوتەکە ڕازێنراوەتەوە. بۆیە ئاوە پاکەکەی نێو ئەشکەوتەکە جوانتر دەردەکەوێت لەگەڵ بەردە شۆڕبووەکانی بنمیتی ئەشکەوتەکە کە وەک شەختەیەکی ناوچە سەهۆڵیەکانی لێ هاتووە. ڕووناکی ئەشکەوتەکە زۆر گرنگە، چونکە ژینگەی ئەشکەوتەکە ئەستیارە. نابێت ڕووناکیەکە ببێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی و کاریگەری هەبێت. دەبێت پلەی گەرمی نێو ئەشکەوتەکە لە 22 پلە زیاتر نەبێت، لەبەرەوەی کارلێک لەگەڵ شی نێو ئەشکەوتەکە دەکات. ئەو کات جۆرە قەوزەیەک دروست دەکات کە سیمای نێو ئەشکەوتەکە ناشرین دەکا و دەیشەوێنێت. لەگەڵ ئەوانەشدا ئەشکەوتەکە دەشۆین و خاوێنی دەکەینەوە. ئەو ئەشکەوتە بە هۆکاری سروشتی دروست بووە. ساڵی 1958 بە تەواوی دۆزراوەتەوە. دوای نۆژەنکردنەوە وای لێکرا بۆ گەشتیاری شیاو بێت. ساڵانە زیاتر لە 300,000 کەس سەردانی ئەو ئەشکەوتە دەکەن. سۆران بەهادین، ڕوودا و بەیروت.